هاوڕێیان چوون ڕوا بکەن دوو ڕۆژە چەندەکەم تااقەتمی ئەو تێکستە زبرخانەیە کە مرۆڤ پێی شەرمە لە ئاودەستیش بینووسی هاوسەری چێش بەرپرسی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەتاوی چاکسازی لەناو زیندانی خەڵک دەکایان ئەوە تا گۆڕان ینی گۆڕانکاری لە عەقڵی بدوێت کەچی هاوسەرێکی هەیە ئەو کوێستان محەممەدە کە نازانم چۆن دەتوانێت تەنیشت ئاودەستێکی بخەوی بەڕاستی کوێستان ینی هەرچەند دەڵێن ئەوە سپۆنسەری تو ئەو جوێنە بازاڕێنە هەوڕێن کە من دەڵێم دوێن ئەم بە خۆم لێ ڕائەتیمە یعنی یەکێک لەو قوربانیانەی ئێمە دەدەین کەوتینێتە بەر هەجمەی هێرشی ئەلکترۆنی بەشێک لەو هێرشە ئەلکترۆنیە جوێندان بە دایک خوشکمانە دایک خوشک ژن نزمترین ئاست نازانمەوە چ دیالۆگەکە چ گفتوگۆیەکە ئەگەر کە پارتی وێچێتی ویان کرد وەرە تۆ ئەو دیاردەیە دەپەڕی تۆ ناو وەزیری چاکسازی هەرێم ئەوکە گوایە عەقڵی خەڵک دەگۆڕی کەچی پیاوەکەی خۆی ئاودەستخانە مەلاخانە ینی گوێم بە دایک خوشکم دەدا بە ژنم دەدا دەیان جاری نەک دەیان جار هەفت جار باز دەکە من لێرەوە بەر لەوەی بسمە سەر هەندێک شت ئەگە کچی هەیە تکایە ئاگادارم بکەن و لۆ کچەکانی دەنێرم کە چ باوکەچی بەدڕەوشتیان هەیە هەرە من زۆر ئەو شتانەم دیتێ بڕوا بکەن بەس لێک لایڤم لەسەر مەسرور بارزای نەمانی شەشی ئەو ساڵ 1800 کۆمێن نووسرا بوو بڕوا بکەن لەگەر چاردەوروبەرەکەم لێکم داوە 1350 بەس گوێم بوو بەشی زۆریش ئەو بووە ئەمە لەگەر ئەوە لێ ڕاهاتینە پەنجەکانمان نەرم بووە بەڵام وەرە گۆڕانێک وەزیرێک بازە چاکسازی بکە لە تەنیش کابرایەکی بخەوی ئاودەستخانە و مەلحەخانە بی جوێندان تەمەنی 65 ساڵ زیاتر دەبێت کاچی من تۆ باوکی باوک بەچ ئەخلاقێک بۆ زمانە دەی ئێمە هەواڵێکمان بڵاو کردە هەواڵەشی ڕۆژنامەگەریە لەو هەواڵە ڕۆژنامەگەریە خراپترین حاڵەت کە تو دەڵێی ڕاست نییە کەم پێم ڕاستە دەتوانی بە زمانێکی مەدەنی جواب دێەوە خۆت نازانم دەرێن لە دووسێ شوێن ئاریانە و چێ ئەوانەی کردیەوە کوێستان بەخۆی وایە زۆر تەیرێکی گەورەیە وەزیرە تەڕەماش وەزیر هەندە تەیرێکی گەورن بەخۆم جوابی نادەمەوە بە ئەوە دەرێم ئاریان دەڵێم جوابی بداتەوە تەماشای ئەو عەقڵیەتەی ئاخرار ئەو گروپە هەڵپەرست و پۆستیە ئاوا نەک گۆڕان بوونە گەورەترین خزمەتکاری دەسەڵات بەو عەقڵیەتە تەیرە چەندە گەورەی کوێستان زۆر کەیفت بەخۆ دێ لا ناود لە مێژووی کورد وەک ژنێکی هەڵپەرست درۆزن گەندەڵ نووسرایە کە من ئێستا شتانە هەندێک باز دەکەم بەهەرحاڵ هاوڕێیان ئینسانی ئۆپۆزیسیۆن ئەمە زۆر کەسی کەش دەبین تکایە ئێوەش زمانی گفتوگۆی ئێمە زمانی ڕەخنەی خەڵکە خۆی پێ ئۆپۆزیسیۆنە من بەگشتی دەڵێم ناکرێت گوێم بدا حتا ناکرێت باز لە ناشرینی ئینسانەکە بدا کورد زۆر سەیرە هەندێکی نییە ڕەخنەیان لە مەسعودە قوت و کۆسفەت ملپان کەو بەرمونە یعنی من ئەوە دەرێم ئەوە زۆر دیاردەی ناشیژنە مەسەلەن عومەرە گۆز و نازم ئەوانەیان کوێستان وایە و ئەوە وایە ئەوە زۆر ناشیژنە بەڕاستی لە ڕواگەی ئینسانی ئۆپۆزیسیۆن دەبێت ڕەخنە لە ڕەفتاری ئینسانەکان بگرێ دەموچاوت چۆنە هەیکەلت چۆنە لە تەندروستی چۆنە ئەوە شتێکی سروشتەیە دەکرێت ئەمەش توش بین بەس دەبێت ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە دز نەبین کە تاڵانتی نەبین کە زمانیشی مەدەنیمان هەبی لە ناو کۆمەڵگا خۆ ئینسان دەتوانێت چ جوێنێکت پێ دەدا من ئەتوانم بە ماڵی بارزانیش بدەمەوە بەس کە کردم کە دەڵێن بەوانە لەوتکەی ڕام بەس کە کردم وەچیوانم کرد وچ کۆیلەکانی پارتی و یەکێتی و ئاودەستەکەی کوێستانم کرد کە ناوی بەکر سەعیدە بەکر سەعید 65 ساڵ ئەی هاوار چکە لە سەرەکە چ پەروەردەیەکە باش دەبێەوە منداڵی فێرە چ کردبی ئەوەندە باسی زەکەر و داک و خوشک و جوێن دەکا ئاخر بەس پێم برێ کوێستان ئەتوو واز لە چاکسازی زیندان بینە بڕۆ مێردەکەت قسەک پەروەردە بکە زمانی خاوێنکەوە زمان نیاوە بیشۆ بڵێ کاکە ئەیبە
عیبە هەرچەندە دەڵێن بە سپۆنسەری تو بە سپۆنسەری تو ئەو قسە بازاڕیان نەکرد هاوڕێیان یعنی بە هەر حاڵ یەکێک من زۆر کەسی کەم دیتێ بخۆی پێ مامۆسای زانکۆ و چالاکوانە و ئۆپۆزیسیۆن و ببورم ڕەخنەگری ئەو دەسەڵاتە و یعنی هەموو تەنەوەن کەچی ئارسی لە ئاستی کۆیلەیەک نەزمترە بابی من ئەمە کێشەمان گۆڕینی ئەو دەسەڵاتە ئەوە نییە وەکو کۆن بەحسێک بڕوێنین پارتیوێکێک لەوان قێزەوەنتر بێنین کێشەی ئێمە فرێدانی مۆدیرێکی جوانترە لە ناو کۆمەلگا مامەڵە بکەین خۆ من ئەوانەی جوونمان پێ دەتوانین دە هەندە جوێنیان پێ بدەینەوە بەزەر دەمی پەیامی مە چ دەمینێ مۆدیری مە چ دەمینێ ئێمە دەبێت خەڵک دەست بگرین پێی بڵێن گفتوگۆ بکە بە خەڵکی پارتیوێکێتیش کوڕی ئەو میلەتەن چیان لێ دەگەی یعنی خۆ ناتوانانی فڕیان دێ بەحرێ سبەی بەهەرحاڵ هاوڕێیان من هەواڵەکەم لەسەر ئەوەبی شێستانی هەندێنی هەری بە پێوەیە هەندا قسەی لەسەر بکەیت تەیرێکە زۆر خۆی پێ گەورەیە ئەوە زۆرم پێسەیرە کور ئەوانە دەبنە وەزیر هەنیە زۆر خۆیان کە با دادی من ئەمە لەگە سەتی دەتو گەورەتر کە دێنە ئێرە بڕوا بکەن هاوڕێیان مەسئولی گۆڕا هاتە ئێرە بە ئێمەی گوتیەمەوە ئیدمان بۆوە گری و ئێمە ئەو دیدارانەی دەیکەین بە خەول و خەیاڵش ئەو مەخلوقانە ناگەنەکەن پەرلەمان و سەرۆک و وەزیری دەرەوە و ئەوانە بەس ئەخەر ئەو چی یعنی چ تەیرێکیاندە گەورن دوو ڕۆژ دەبنە مەسئول ببورم دوای ئەو بەرنەفرەت دەکەون ئێستا لەسەر کورسی نازات نعلەتتان لۆ دێ چ کەیفتان بەخۆ دێ هاوڕێیان ئێمە خەبەر بڵاو دەکەینەوە یعنی کەسین کەس فەردین خۆ دەستگای کوردستان 24 و کورسات نین ڕووداو نین وەنیا حتا NRTش نین کۆمەڵێک کەسین خەبەرمان لۆ دێ بەهۆی ئێوەیە توانیمان ینی تا ڕادێژی زۆربەی هەواڵەکانمان دروستبی بەڵام کاچی من ئێمە دنیایەک ململانێش دەکەین جاری وە هەیە خەڵک دە خەبەرمانداتێ دوای خەبەری درۆمان دەداتێ زەڕبەمان لێ دەدا خۆمە چ بکەین یعنی خەڵکە لە ناو ئاسایشە لە ناو پاراستنە لە ناو پارتیە لە ناو زانیاری معلوماتمان داتێ و جاری وە فەقیرانە بە خۆیان غەڵەت دەکەن واشنگتن پۆست غەڵەت ناکە CNN غەڵەت ناکە نیویۆرک تایمز غەڵەت ناکە گاردیان غەڵەتی نەکردیە لەسەروی هەر هەموو ئەوەش بە دەگمەن ئێمە هەڵە دەکەین من 12 ساڵە لە فەیسبووکم هەمووی 100 هەڵەم نەکردیە بەڵام 2-3 خەبەرم بڵاو کردەوە یعنی قەزدم لەسەر ئەوە دێەوە زۆر سەیرە هەر قسە چیتەکەی کا بەڵگەی چێ لە وڵاتی دیکتاتۆری بەڵگە لە چێ هەیە یعنی بەس بم برێ بەڵگە لە چێ هەیە کە مەسرور بارزانی سەردەشتی ئۆر کردیە بەڵگە لە چێ هەیە کاوە گەرمیانی سەنگاوی یانێکێتی تیرۆری کردیە بەڵگە لە چێ هەیە ئەو هەموو تاڵانی و دزیەی کە هەموو باز دەکرێتن سەتایەکی بەڵگە نییە لە سیستەمی دیکتاتۆریە تو ناتوانانی و سیستەمە سۆسیال ئەوڕۆپی بچی ببورن بچی دەکەیت خۆ لە دەرگایە کام دەی و ئۆبی ئەمە بە خۆمان لە بۆمانێ بچینەوە کوردستان وەرێ بچین بە دوای سەرچاوە بگەڕێن بەس ئەمە مەسەلەکە لەکنە من مەسەلەیەکی ویژدانیە هاوڕێیان مەسەلەیەکی ویژدانیە ئەو خەبەر دروستکردن نەکە کوێستان ئەو ژنە هەڵپەرستەی کە لە کەکە لە قۆناغی یەکێتی هەر هەڵپەرست بوو لە دوو پۆست بوو لە قۆناغی گۆڕان ئەوە چی گۆڕانەکەیە بڕوا بکەن ئێستا کاتیرەشی دیاریانە باسی کردبوو لە کە پێیان گوتوەرە بە گۆڕان 2009 ژمارە 20 بم گۆڕان نیم ینی لە انتخاباتی پەرلەمانی کورسی ڕقم 20 بم ئەو نیم 19 بم گۆڕانم 20 بم یەکێتیم ئەو نمونانە لەوانە داوە لی کەشف بوو وەختی خۆی داوان نەوزاد بوو لەسەری کردە هەرا دوسێ سیارەی وەگرتیە ئەجە درۆشی دەکرە سەر جەریدەی دەگۆوەرم نەگرتیە بەس ئەمن یەک نمونەی بەرلەوەی بچمە سەر ئەوە ئەو کوێستانە ساڵی 2019 هاوڕێیان لەبوو چاکسازی زیندانیانی گەورە ها و بەڵگەیە بەڵکەم لەدەست ئەویش بڵاو دەکەمەوە بڕوا بکە دەشبینی ینی
من كأدليرش قصة كم نوري وعدم بقى ودا كبشك لجوينا كان بلاو كم وبلام والله يعني زورنا عشنا لبيجي خوم بلاو كم حلو مالي تشستان ولو هاوسرو تشستان مالا ويبي پرورده خيزاني بكر سعيدة كي لبارة أو زوين دانا من ناتوانم يعني برا 10 سنة ممكن براش كردنوش وشكانتكو زور أحسن نسمع كاتش من يعني براسي نوسين قدسيتي خوي هي قصة كردن قصة قدسيتي خوي هي ململاني مدني بوني خوي هي بس برون كيبل إنها أو تبل كش بلاو دكينو برواب كان أقبلاو نكردو هختانا ساك سازي جوراي سليماني حو تزار زنداني ليه 2000 ببرو 2000 زنداني ليه 2000 زنداني لتاكسازي جوري سليماني هي البوهر نفرق ب 3000 دينار تندر دراب وكومبانيا ميراباس بوهر تن او نفرق 3000 او جناحات شوستان هات هستا تسوى لقر كومبانيا قردبي عقد شكديو 6750 دينار يعني دو برامبر و 750 زياديش بهمان كواليتي تخواردنو او يعني ببي اوي بلي قور عنكاري بسر بي داويتي ببي تندريشان همو مانجا 120 مليون دينار لبوزي خلق لبو كومبانيا يدروات شوستان كرديتي لقالي برم ببرسن اگر وانا بول كان بلاو دكن لبردستي منه يعني اگر پیشان 100 مليون درابي 125 مليون دينار دادريت 125 مليون دينار خريد دكري اترناز اندري چه خريدي دكا چونا بهمان كواليتي لو هر 2000 كس او خبري لب من دستو ببلغش دست ببي او بدريت التندر اخر باشا شوستان فنديتو دايت التندر كبكمتر دكري يعني 3500 4000 دكري بنمونه يعني تشيلو خلاص كومبانيا قردبين لميرا باس دوقتو داتا يبقى 6750 هاوريان 3000 لجيش 6750 هاوريان دوين شد يعني كزور زار خلق بيمني هاوريان سيل كان اما هلو ماوانا وثمان اسايش قلازي هلو ماوا اسايش قلازي 170 مليون دينار دزريا برون اقر راسنا با اسايش قلازي وثمان محمد زانياري قباد وبافيل بريده درمي تومت بارا بوي كاري ميتو باراسني كتير لدجي قنديل برياندا قلت من حفت كري الله 2000 بوها زارك دوام امن قلتم بر كت شهيد كراينا بالروابه كان بخوم قيش ما وبو سرتاهم قلت كاك راسني وبو سي روش تيل بري ويصبر بقرا دوهاي 5 روش 6 روش اوجها هفالاني قنديل احتراف يام بكرت وثمان إيران هيرشتكات أو خبر مخين تورس بميديا دري إيران لتصير كمايا هذي لسه سنور كو كرديتو أو لبيزا كم دانا حفتي بروانا كم كسبي لنا وكنت بلا إما قلت بي كإمارات تركيا سنة كانوا بارتي تنسيق هبوا انتخابات قوريا برون سيري بروارا كم استبوا بابا ديشتي ده من هرامي لو يبدو حفتي أو خبرانا أو زمن ببرس من ويتشستان جرأتناك بكشتوا أو تحداي دكا ولا ناو ميلي حكومتي هريم قلت يا من ناكشتوا نقلها البارستي جرأتي عم تحداي تشستان دكام روجك لروجان جرأتي هبي دجي بارتي قصبكا نق مسعود وملا مصطفى مسرور بارزاني دي تان جملة شي قلت كوام كرد يسأل يا مسرور جي قلت رون كردنەوەی لە باس نیوز پێدا بەراعەتی پێدا تەحەدای دەکەم ئەگەر جورئەت بکە ئەمە دەزانی چ شکستەشی لە بەردەستی پارتیە لە بەردەستی پاراستن تەحەدای دەکەم باشە و ئەگەر بووە جددی بزانم کوێستان دەوێری بکشێتەوە بەدەر لە هەڵپەرستی ئێمە دوایەک دامانە ئەمە ئینسانە گۆڕا هەموو تەقیمەکەیمە ئەو بوو دورا يعني تو استقالي ده يهندي بيجين بدايك خوشك بداي اي هوار
باب و داچی ئەو هەموو منداڵە بی خۆت پێوە زیر بی ئەوەندە ئاست نزم بن ئەو خێزانە کاتێک خۆش ئاڕێیان